بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارم لپروردگار چاکەی ئەمڕۆ و عیبادەتی ئەمڕۆ و ڕۆژووی ئەمڕۆ و هەموو چاکەکانمان لێ قبول بکە ئینشاء الله تعالى. ئەوەش ماوە خوای گەورە موفقمان بکە بۆ ئەوەی بتوانین بە جوانی و بە چاکی و بە باشی ئەنجامی بدەین ئینشاء الله تعالى. حسینی کوڕی عوبەید ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. فەرمووی هاتوومە موسڵمان بم ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. دوای ئەو موسڵمان بوو، فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم شتێکم پێ بڵێ بۆی بیکەم بەردەوام بم لەسەر ئەم ئیسلامە، یعنی بەو شتەیە بەردەوام بم بتوانم ئیسلامەتی و دیندارەتی خۆم بکەم. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی ئەم دوعایە بکە بۆ خۆت بەردەوام: اللهم قیني شر نفسي وعزم لي على أشدد أمري، اللهم اغفر لي ما أسررت وما أعلنت وما أخطأت. فەرمووی ئەم دوعایە بکە بۆ خۆت زۆر جار بڵێ پەروەردگارە خوای لێت داوا دەکەم پەنات پێ ئەگرم لە شەڕی نەفسی خۆم، وەلێتش داوا دەکەم کە لەسەرەوەی توانا و ئیرادەم پێبەخشی بۆ چاکە و بۆ باشە. و پاشانش فەرمووی دوعا بکە بڵێ خوایە گیان لێم خۆش بە لە گوناحی ئاشکرا و نهێنی بۆ ئەو گوناحانەشی کە کردومە. ئەم دوعایە دەستی پێوە بگرە و بۆ ئەی خوای پەروەردگار ئەو دوعایانە کە دەیکەی موفقت بکە بۆ ئەوەی لەسەر ئیسلامەتی و دیندارەتی بمێنیتەوە. خوای گەورە ڕەحمان لێ بکە، عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە.